قەیرانی بەنزین بەردەوامەوە ئاسۆیەک بۆ چارەسەرکردن و دابەزینی نرخەکەی دیار نییە. بەشێک لە وڵاتیان و شۆفێران هەڵمەتێکیان بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی ئۆتۆمبیل دەست پێ کردووە. لەناو شۆفێرانیش بۆچوونی جیاواز لەبارەی هەڵمەتەکەەوە هەیە. ناشتیوان نابێت چۆن کارەسارە هەبێت چۆن بەکارهێنێنی بێشتیوە کارەسارە کارنێنێ ئێ بەچێتی شتێکی باشە گەرە ئەوە بکرێت شتێکی زۆر باشە بەس ئایاکرێ کەس نابێت هەمومانە بۆ بازاڕ و بۆ دووکان و وەشت هەموو سیارەکانمان نوێ تاقەتی ئەومان نەماوەیە ئەم سەرۆسەر بە پێ و وەکو کابراڵێ پاسکی لێ شتێکی سوکتر باشترە. حرمەتمەیە بۆ خەڵک نە خەڵک هەڵوێستە بێ نە خەڵک یەک دەنگیشە بێ هەتا ئەم میلەتەی خۆمان ماوە هەتا ئەم هەرێمە کوردبی باوەڕێەوە هەروەها بێ. بەشێکی دیکە لە شۆفێران دەڵێن گرتنەبەری وەکارەکانی دیکەی گواستنەوە کاریگەری دەبێت لەسەرەوەی ئۆتۆمبیلی تایبەت کەمتر بەکاربێنرێت. بەڵام شۆفێرێکیش دەپرسێت دابەزاندنی نرخی بەنزین و چارەسەرکردنی قەیرانەکان لە دەستی حکوومەتدا یان خەڵک. حکوومەت حەلی کێشەکە بکە ئەوە حەلی کێشەکە ناکات خەڵکیشی بە سیارە ئەڕوە ئەخۆ ئەکرێ سیارەکەم بکەیتەوە و خەڵک بێ سیارە بێ شیوا بێ نابێت ناوەڵا برا حکوومەت خۆی توانە حەلی کێشەکە بکە. هاوڵاتی ناتوانێت ئەو قیاسە دابنێت و بەنزین بۆ خەڵک دابەزێ بڵێن کەم ئیشکردنی سیارە بەکاربێنێ ئەوە حکوومەت دەتوانێت سعری بەنزین بۆ هاوڵاتی دابەزێن. هاوڵاتی لەو کاتا و ناتوانێت هیچ کاتێ سعر دابەزێنێت بەس ئەتوانێت کەم بەکارهێنان باشتر لەوەی کە وەکو شارێک بۆ سەر حکوومەت. بۆمان جێک نزیک دەبێتەوە سەرباری دایان قەیرانی دیکە و خراپی دۆخی موچە گرانی بەنزین سەری هەڵدا و نرخەکان بۆ یەندە و نیوێکی پێشوو بگرە زیاتریش بەرز بوونەتەوە. ئەوەی حکوومەت دەیکات تەنیا پێدانی بڕێکی کەم بەنزینی 750 دیناری کوالیتی نزمە کە بۆ ئەوەش شۆفێران چەند کاتژمێردنەوەرە دەگرن لە کاتێکدا لە عێراق بەنزینی کوالیتی باش بە 450 دینار دابین کراوە. حکوومەتی ماوە بەسەرچوو هێرێم نەخۆی بەنزین دابین دەکات و نەنەوتەکەش ڕادست دەکات تا عێراق بەنزینی هەرێمیش بنێرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.